حکومکردن لە سێبەردا مەسعود بارزانی و نووری مالیکی زۆرینە نین، بەڵام ئەتوانن زۆرینە هەڵسوڕێنن. پێشتر هەمووشت دەبڕێننەوە و دواتر سەرۆکی حیزبەکانی تر بۆ تەشریفاتی بانگ دەکەن بۆ بەردەم کامێراکان و وێنەگرتن. سەڵە هەنگا و بڕیارەکانیان ناکەنەوە، هەردووکیان دوژمنی وەهمی بۆ خۆیان دروست دەکەن. خاوەنی سوپایەک لە میدیا و نووسەر و ئەکادیمین کە بەردەوام فو دەکەنە کارکتەریان. ئەم دووناوە نووری مالیکی سەرۆکی حیزبی داعوە و مەسعود بارزانی سەرۆکی پارتیە. دوو مرۆڤ خۆشیان لە یەک نایەت و بێ یەک دیژ ناتوانن سیاست بکەن. کاتێک لەسەر حکم بوون بەردەوام پەنجەیان لە یەکدی ڕادەوەشاند کەچی لە پڕ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەیانوت ئێمە براین. ئێستا هیچ پۆستێکی فەرمیان نییە، بەڵام سەرۆکی دوو کۆنترین حیزبی عێراقین. یەکیان دەڵێ دەنگی فیشەک مۆسیقایە، ئەویتریان کاتێک لی دەپرسن بۆچی سازشی بۆ عەبادی کرد دەڵێ خەونم بینیوە و دڵم دەڵێ ئەو پۆستە بۆ تۆ نابێ. ئامادەن بۆ جێبەجێکردنی خەونەکانیان وڵات لە ڕووخان نزیک بکەنەوە. هەندێک جار دۆستی یەکن و هەندێک جاریش لە پڕ دەبنە دوژمنی یەکتر. هەرچەندە بارزانی باوکی وەسێتی بۆ کردووە هەرگیز پشت بە دوژمن نەبەستێت، بەڵام ساڵی 1996 سوپای سەدامی هێنایە هەولێر دژی تاڵەبانی. مالیکیش کە هۆکاری کەوتنی موسڵ و بەهێزبوونی داعش بوو دان بە هەڵی خۆی دانانێ و پێی وایە ئەمریکا موئامەرەی لێ کردووە. هەردووکیان جگە لە میدیای فەرمی لە ڕێگەی پیجی ساختە و هەواڵی دروستکراوەوە کار لەسەر گەورەکردنی کەسایەتی خۆیان دەکەن. بۆ نمونە لە ئەنگرانی بارزانی وتە و لێدوانی سەرکردە و کەسایەتی جیهانیەکان لە بەرژەوەندی بارزانی ساختە دەکەن و دەڵێن ماندێلا خۆی بە قوتابی بارزانی زانیوە. یان ساڵی 2018 کەناڵی ئافاقی نووری مالیکی وتارێکی نووسری دیار ئێمەسکای لە گۆڤاری فۆڕین پۆڵسی ئەمریکی ساختە کردبوو. وایە نووسەرەکە وتوێتی کە ئەمریکا لە بەرزبوونەوەی شەعبیەتی مالیکی ترساوە و ڕاپرسی ساختەیان بەکارهێناوە. ئەمانە مشتێکن لە خەروارێک. لە بەغدا ئەگەر مالیکی یان لە ئەنگرانی بیانەوێ سیاسیەک بشکێنن ئەوە بەوە تۆمەتباری دەکەن لە بارزانیەوە نزیکە و ئۆتە پیاوی بارزانی، چونکە پێشتر لە میدیاکانی نزیک مالیکی وێنەی بارزانی هێندە جێو کراوە کە دۆستایەتی کردنی سومعەت لە کەدار دەکات. لە کوردستانیش بە هەمان شێوە مەسعود بارزانی و تیمەکەی کاریان کردووە بۆ دێواندنی مالیکی و شوبهاندنی بە سەدام. ئەگەر کەسێک یان گروپێک بە مالیکی بڵێن مەرحەبا یان هەر ڕەخنەیەک لە دەسەڵاتی بارزانی بگرن دەست بەجێ تەخوینی دەکەن. ئێستا هەردووکیان لەسەر کورسی دەسەڵات نەماون، بەڵام لە پشتەوە هەڵسوڕێنەری مەشهەدی سیاسی عێراق و کوردستانن. مالیکی لە بەغدا تەنیا خاوەنی 20 کورسیش نییە، بەڵام دەتوانێت 100 کورسی ناو پەرلەمان لە بەرژەوەندی خۆی بجوڵێنێ. مەسعود بارزانیش هەرچەندە تەنیا خاوەنی 25 کورسیە لە پەرلەمانی عێراق، بەڵام دەتوانێت 50 کورسی کورد هەڵسوڕێنێ، جگە لە چەند پەرلەمانتارێکی کورد کە ئامادەنین دانیشتن لەگەڵ بارزانی بکەن. دوای کۆچی نەوشیرا موستەفا و جەلال تاڵەبانی ئێستا هەڵسوڕێنەری مەشهەدی سیاسی کوردستانە. بێ ئەونەیەکێتی و نەگۆڕان و نەحیزبە ئیسلامیەکانیش ناتوانن لە قسەی دەرچن، هەرچەندە جارجار یەکێتی هەوڵی سەرکێشی دەدات، بەڵام هەر زوو دێتەوە خەتی بارزانی. هەردووکیان لەلایەن نارەکانیانەوە تۆمەتبارن بە گەندەڵی و وێرانکردنی عێراق، بەڵام بەهۆی لاوازی ڕکابەرەکانیان ئەوان هێشتا دوو بەهێزترین یاریکەری گۆڕەپانی سیاسی عێراق و کوردستانن. هەمیشە یاریەکانیشیان کارەساتهێن و بێهیواکەرن، سەفقە دەکەن و هەموو شت تەواو دەکەن، دواتر ئەوانی تر پێی دەزانن. هەروەک پرۆسەی پێگەنانی حکوومەتی عادل عەبدولمەهدی و پاشان موستەفا کازمی کە لە تاریکیدا ئەم دوو کەسە بڕاندیانەوە. یاریەکەش هێندە لێزانانە دەکەن دەرفەت بۆ ئەوانی تر ناهێڵنەوە، زۆرێک لە حیزبەکانی تر بێ سێ و دوو شوێنیان دەکەون.